سڵاوتان لەبێت محەممەد عەلیم بەرنامەی چاودێرتان پێشکەشەکەم. ئێمە لەم بەرنمەیە لەگەڵ تیمی تەندروستی کەرکووک بەشی چاودێری لەگەڵ بەشی چاودێری هۆبەی یەک کە تایبەتن بە چاودێریکردن لەسەر تەندروستی و باشتر ڕاگررتنی باکوخاوێنی لە نێو چشتخانە و چەند شوێنێکی جیاواز. لەم بەرنمەیە لەگەڵ ستافی تەندروستی دەرچوینە بە شێوەی مەیدانی و چەند جێگایەکی جیاواز بە سەرەکەینەوە لە ڕووی پاکوخاوێنیەوە هەر چێشتخانێک یاخود هەردووکانێک پابەندی ڕێنمایی تەندروستەکان نەبێت. هۆبەی چاودێری تەندروستی کەرکووک چۆن مامەڵەی لەگەڵەکات بینەر بن. هاتنمان بۆ ئێرە بەمە بەستیچی ئێمە هەموو کاتێ لە ناکاوە دەرەچین، ئێمە پشکنینمانێ لە ناکاو بۆ هەموو دوکانەکان نەک بەس بۆ ئەم شوێنەیانی. ئێمە هەر شتێک بە پێی ڕێنمایەکانی وزارەتی تەندروستی عێراق نەبێ ئێمە سزایە دێ. ئەمە ماستاوە خۆیان دروستیەکەن، ئەمە تاریخی پێوە نییە، هەر شتێ تاریخی پێوەی نەبێ ئێمە یەکسەر دەستبەجێ ئەمانی کە ئێستا ئەکرێتەوە علاگەیەوە یاخود ئەو زەرفەوە ئەمە دەستی بەسەرگیرێ ئێمە ئەمە مەحضەری بۆکەین پێوترێ مەحضەرە تلاف. ئەم مەحضەرە تلافە چییە؟ سەبەبەکەی چییە؟ سەبەبەکەی ئەوەیە تاریخی پێوە نییە، تاریخی ماوە بەسەرچوو، یعنی ئەمانە لا ئێمە ماوە بەسەرچووە. دروست لە ناوم چێشتخانەین و بە شێوەیەکی گشتی لەگەڵ تیمی تەندروستی بەشی چاودێری هۆبەی یەک بەڕێز دکتۆر عەلی خۆی بە شێوەی ڕاستەوخۆ لە ناو چێشتخانەکە هیچ شتێک هەیە لێرە دکتۆر جێی گومان بێ؟ ئەو خەرتۆمە ئەوە هین سنگەکەیە، ئەوە سێکە چەنە پیسە و جگەرەیەکشی لێ ئەگەر کامێرەکە ئەگەر کامێرەکەتان ئەگەر نێزک بێتەوە سێرە و جگەرەیەش کرد. ئەمە تەندروست نییە، ئەمانیان دەرکرد دەرەوە. کارێوی کە تەندروست نییە بۆ بینە. ئەمە 2 غرامەیمان کردووە، 2 غراممان کردووە، نابێت لە دەرەوە ئەشیادانن و بیفرۆشن. دیارە هەر بە شێوەیەکی گشتی بۆ تەندروستی گشتیش سەرقاڵی ئەوەن کە ئەمەین کەیان مقەبیلاتە هێدەبا بانیکە بزانم مقەبیلاتەین کەیەم زەڵاتن. دکتۆر جێی گومانە؟ ئەڕۆڵان سێری کار کامێرەکە با بێتە پێشەوە تۆز ئەمە مۆز نابێت بمێنێتەوە لا ئێمە مقەبیلات ئەو کاتایکەیت و فرێش گەرە بدرێتە هاوڵاتێکە نابێت بمێنێتەوە بیکەیتە ناو تەلاجەوە. لا ئێمە ئەوە قبوڵ ناکەین، هەر زەڵاتەیەک دروستی بکەن پێشوەخت نابێت. ئەمە چییە دکتۆر عەلی؟ وەڵڵا ئەمە قیمەی گۆشتە. باشە گۆشت و مریش پێکەوە نابێ هیچ ناگونجێ. ئێمە پێوتری ئەمە گەر هەردووشی بە تەنشتێکەوە بێ پێوتری ئەمە یعنی بەکتریاکان جەرتوما یعنی دروستەکە لە بینن. سێریگەکە ئەمە کردیانتە مەخزن لە دەرەوەی دوکانەکە مەخزنێکیان کرێتەوە چی شت بوتڵ بەتاڵێ دایانناوە سێک ئەمانە هەموو شتێک لێ دانن. ئەمە ساسە ئەمە عەمبەیە ئەوانە ئەگەری تێکچوونیە بێت ئێوە گەرە ناو تەلاجە ناو بەڕات بێ. أستاذ سنان أكو شيء هنا مخالف بالمواضيع الصحية عامة؟ والله دا تشوفون أطراف المقبلات صاير بتعفن ما منظفين، وهذا دا ينطوه للناس، وهذا مخالف التعليمات الصحية، وهذا يعني كارثة لأن أطرافه صاير بيه تعفن ودا ينطوه للناس. هذا يعني احنا نعتبره جريمة زين وماشي الحال. دا تشوف دا يبيع الناس دا ياخذون الناس ما يعرفون هالشيء. هسه هذا البراد لقينا بيه قيمة زين، وهذا هم شو اسمه همبرجر دا تشوف الوساخة بيه، خلي الكاميرا هم يشوفه هنا مسوي براد ويعني
هذا إذا ينجرح عليه الدم من ينزل انتهى بعد. بەهاوبەشی لەگەڵ تەندروستی کەرکووک تیمەکانی شارەوانی بەشی با بڵێن زیادە ڕۆیەکانمان لەگەڵا ئەو سازەوانی کە لێرە پابندن بە جەنابتەوە پەیوەستن بە بابەتەکان بە جەنابتانەوە وەکو زیادە ڕۆیەکان ئەمە چۆن چارەسەرەکرێ بەهاوبەشی لەگەڵ تەندروستی کەرکووک بەگشت. کارەکان بە هەمانگی ئەنجام ئەدرێ ئەو برادرانی کە ئێستا ئامادەن لێرە بەشی ڕقابەی سەحی واتە چاودێری تەندروستی و بە ئامادەبوونی نوێنەری شارەوانی کە بە بەردەوامی لەو لجنەیە هەروەها برادرانی کە لە ئێستیخبارات و ئەمنی وەتەنی ئەوانەش لە لجنەکەیان ئێمە وەکو کەرتی دووی شارەوانی بەردەوام چاودێری ئەم زیادە ڕۆیانەی سەر شۆستەکان و سەر شقامەکان ئەەکەین بۆ ئەوەی لا ببرێن لە خۆناغی یەکەم ئەکرێ بە ئاگادارکردنەوە ئینزار بە شێوەیەکی ڕسمی پیان ئەدرێ ئەگەر لا نەبرا ئەو تەجاوزاتە ئەو زیادە ڕۆیانە ئەکید ئەکرێ بە غەرامە لە ڕێی قایم مەقامەوە بۆی ئەو غەرامانە دەفع بکرێ. النقاش كان جدا عظيم. شنو السالفه؟ هذا هسه طباخ حاليا انت تشوفه ميس بس هو طباخ. يعني هذا مو ميس؟ لا طباخ هسه الكاميرا اللي بس هذا حار؟ اي حار طباخ هسه مثلا الطفل منها يفوت مثلا ما يعرف لو يلزم شو اسمه ينحرق انتهى. هسه الكاميرا لو تشوفه من جوا خليه يصوره طباخ كامل مسويه وعلى الشارع على الرصيف شلون يصير هيك وخلي شو اسمه من يعني حامي حافظ. اي حامي ماكو بحياتنا ما شايفين هيك شيء هذا اول مره نشوف. وبعدين هذا مكان تغليف شوفوا حاله هذا شلون مكان تغليف شلون يصير هذا مزنجر عندك اصلا زين والوساخه وفوقها جوا شو اسمه بطل غاز وفوق يعني مهزله والله ما يصير هيك ناخذ اجراءات عليه. هذه اجراءات قانونيه طبعا هذا اصلا ما يصير. هسه البلديه هم اجى مدير القاطع ويانا هسه هذول لازم ينشالون. بۆی بۆ بینەرانی ژڕون بێت طبعا ئەمەی کە منیش سەرەتاوام زانی مێزە بەڵام مێز نەبووە مە تەباخێکی دەستکرد دروست کراوە خواردنی لەسەر گەرمەکرێتەوە و شوێنەکەش شەقامە با بڵێن ئێرە شوێنی پیادەیە لەسەر شوێنی پیادە دانراو کەسێک ڕەت بێ ڕەنگە دەستی بسووتێ و ئەمە بەجددی کامێرەمانە گەر هاوکار بێ ئەمە ڕاستە و ڕاست تەباخێکە کە گەرمی لە ژێری بۆی دروست کراوە ئیشەکات وەمە ترسیەکەشی لە دیوێکی تر لەبەرەوەی بڵی خاسەکەش لە پەنایەتی لێرە دروست لەم چێشتخانەیە مەحزەڕی کۆتا گرنگە بیزانین. کۆتا بابەتتان لێرە چی و چی بوو کاک؟ لێرە عملەکان هەشت عملیانەیە چوار عملیانەیە بتاقی فەحص طبیان نییە چوار دانەیان چواریان هەیەتی چواری هەیەتی چواری نیەتی دوام دەرچونەتە دەرەوەی دوکانەکە ئیشەکەن ئەوە لای ئێمە دوو جا غەڕامەیمان کردووە ئیجازەی سەحید داوە بە دوکان نەک بە ڕەسیف نەمداوە بە ڕەسیف گۆشت و ئەوەم بینی کە دەبێمەیە ئەو قیمانە بینیتە ئەوەی دوێنێ ماوەتەوە ناو تەلاجەدان ناوە لەبەرەوە نەتبینێ تۆزی ڕەشەوە بووە فەوە ئیتلافەکەین لەگەڵ ماستاوەکەش ڕێنمایەکان دەبێت لێرە جێبەجێ بکرێت لێرە جێبەجێ بکرێت وەک هەموو دوکاندارەکان نابێت لە دەرەوەی دوکانەکە ئیش بکە ئێمە قبوڵمان نییە بە پێی ڕێنمایەکانی وزارەتی تەندروستی عێراقی ئێمە نابێ ئەمانە ئیش بکەن لە دەرەوەی دوکانەکانیان. کاک عەلی لەگەڵتان بەردەوامە بینێمە کوستافەکەی خۆمان بینەران تەنها ئەم شوێنە نیە چەند جێگایەکی تریش بە هەمان شێوە بەسەرەکەینەوە و لێ پرسیینەوە لەسەر تەواوەتی ئەو بابەتاناکرێت کە تەندروستی گشتیە و بۆ بەرژەوەندی هاوڵاتیە لەگەڵ تیمەکانی چاودێری چڕی تەندروستی کەرکووک هۆبەیە. جگە لەو دووسێ شوێنی کە بەسەرمان کردوێرە چێشتخانەیەکی ترە و جگە لە تەندروستی کەرکووک هێزەمنەکان پۆلیسی کەرکووک بەشی نێشتنی تاوانەکانیشمان لەگەڵە باوبەشی لەگەڵ بەشی زیادە ڕەوی لە شارەوانی کەرکووک و بە هەمان شێوە بەشی چاودێری چڕ لە تەندروستی کەرکووک
ئەتوانین بڵین کەرتی یەک کە بەڕێز عەلی جەمیل سەرپەرشتی گشتی ئەم بابەتانەکە لە چێشتانەیەکی ترین بە هاوشێوەی ئەوانەی تر کە بەسەرمان کردنەوە ئێرە بەشی دروستکردنی خواردنە ئەو جێگایی ئەم چێشخانەیە پێوترێ مەکانە تەحضیر شوێنی ئامادەکردن ئامادەکردنی خواردن بۆ ئەو کڕیارانە ئەوە سەقفەکەی ڕوتوبە هەیە بینیتە ئەوە هەمووی فەتریاتە ئەو سپیە فەتریات و گەناوی و پیسیە لەوێەوە دێ لەوێ ئەوە بە چاو نابینرێ هەر میکرۆبێ لەوێ یعنی انتشاری کردۆ لەم جێگایە مریشکی بەستوو لە ناو پلاستیک دایناوە و ئەمە هینێکی داناوە ئستیل ئەگەر عادەتەکەی زۆر بەیکات ناوە مستیلەوە بەس ئێمە بە پێی ڕێنمایەکانم پلاستیکە قبولمان نییە پلاستیک شیاو نییە بۆ تەخمیرکردنی بە هیچ جۆرێ شیاو نییە سێری کەسێم مێزەکەوتە پیسە سێرەمەکە یعنی سێر ئەمێ بکە چیبۆنێ دێ هاتێ ژرۆ سێریکە چیبۆنێ ناخۆش دێ سێ زبڵی لە چۆ داناوە سێریکە کامیرەکە کە بێتە پێشەوە سێ زبڵەکەیکە سێریکە ئەلەی کاتی ڕژێمی بەعسە ئەم زەمبەلانە ئەم زەمبەلانە ئەمە مۆدێری نەماوە گەرێ خەڵاتێ دانا خەڵاتەکە گەرێ ستیل بێ داینە بۆی ئاو گەرم و سارد بێکەوە بێتە خوارەوە ئەمە ئەوە دایناوە هیچ قابلی قبول نییە ئەمە قابلی سزایە سزایە دێنەمە ئەوە مێشولەیە چۆتە ناو مریشکەکەەوە ئەمە لەبەرەوەی بانی نییە و کونە هاتەتە ژوورەوە باش ئەو مێشولەیە کارەساتەناتەوە بۆ نەخۆشی والله طبعا ئەوە تەسیرەکە بۆ تەندروستی گشتی هەر ئینسانێک ئەوە بخوا یەکەمی شت لە مەعیدەیەوەتە هذا لازم يصير كاشف هذا مو مطبخ لازم يصير كاشف كامل السقف اي نفس الملاحظات هسه راح نكتبه وعليك اجراءات ئەمە نابێ ئەمە گەرە شوشە بێ شوشە پاکترە خاوێنترە ئەمە پلاستیک دایمە فیزیاییەن تێکەچێ بە مروری زەمن ئەمە نابێ بۆ تەندروستی مەرجدار نییە سێری سەوای لێ بکە بینیتە کۆن بووە بەس شوشە کۆن نابێ ئەشکێ یەکسەر فڕادرێ ئەمە بۆ سەفەری ئەبێ بۆ کاتیە بۆ نیو سەعاتە بۆ سەعاتێ ئەبێ بەس ئەوانەی تر قابلی قبول نییە کەس پێتانی وتووە بۆ ئەو قابانە حداسە پێمان نەوترەوە ئەوانە گەرێ ئێمە تەبلیغ دەکەین ئەم زارامە نابین تەبلیغەکەین بۆ جارێکی کە ئێمە تیمەکانمان کە سەردانتانەکە ئەگەر ئەمە ببینێ ئەو کاتە ئێوە سزا دەین بەسەر چاپ ئەمە فافۆنە سێبزان چۆن ڕەشەوە بووە ژوورەوەی ڕەشەوە بووە ئەمە قابلی قبول نییە ئێمە سەمە ئیتلافەکەین ئەمانە ستیلە ئەمانە باش ئەوە چیەوە ئەمەش ئەوتار ئەمە ئستیلە بەس لە ئستیلی بۆتە چینکۆ سێریکە لە ئستیلی بۆتە چینکۆ ئەوت بان و ژێری ڕەش بووە يلا معنا اتلاف كم محضر اتلاف يلا محضر اتلاف كم ليجير شوا قري سري تشيبي سركينيا سرمن هولكا نيا بنت تقلوا شتا شو تتاويو عمل وسخ مال شو اسمه هذا شلون ضاربين السيم ليش؟ وسخ هذا مال الزباله جيبه يلا هاي سوي اتلاف خلي تشترون عوفه يلا مش مبالغ يلا أما أوش يلا بيدينك بينسون يلا بينسون حياتهم أو طازة بكرة طازة هذا زمن الحمرابي ما كان اكو هيك خلاط ها شلون يصير اكو خلاط نظامي عسكرية أو تل عسكري كاد رجيمي رابردو تيجي أو أنا كر باري النبو كاد عسكري سيري كزنبلة كان شيء للونيكا هني دانا ومسي قابل قبول نییە
هیچ ئەمە قابلیەوە نییە قبول بکرێ نا گەرە خەڵاتێ بێنێ خەڵاتەکە ستیل بێ پاک جوان ئەمە چییە نابێ ئەمە هیچ قابل قبول نییە ئەو چەقوانە گەرە جێگایەکی بۆ بکەن دووەک دۆڵاب بێ دۆڵاب گەرە دۆڵابێکی بۆ بکرێ بۆ ئەوەی مێشولە و پیسی و بەکتریا و ڤایرۆس نەچێتە سەر چەقۆ لە چێشتخانەیەکی ترین و لە شوێنەیەکی ترین جیاوازتر لە گەڕێکی ڕەحیمەوە کاک عەلی ئەم تاوەیە هەیە ئەمە گەڕۆنەکەشی ستەتی بکە پاک بێ هەر پیسە بێتەوە خۆی پیسە وەرە تو خاوەنیت مەیە پێشەوە با کامێرەکە نەتگرێت جۆ بگرە ئەم تاوەیە چی ئەمە لە بازارە هەیە ڕەش عینەن بۆ تێنم عینە ڕەش نەبوو محاسبە بەسی تاوە بۆڕی ئەمە ئەم تاوەیە نابێ ئەوە بەکاربێنی ئەمە غەڵەتە ئەمە گەڕۆنەکە تازەش بێ پیسە بێتەوە ئەی چۆن ئەمە غەڵەتە باش ئەم سۆندانە چی ئەمە چێ سێ ڕۆژاتوە ئێوە مانجە پێشتە بوو خوا بۆ خۆ سێ ڕۆژ نییە ئەمە چی ئەمە تیڤاڵە خاڵۆ ئەمە تیڤاڵە یا فافۆنە ئەمە ها تیڤاڵ مەمنوعە ئێمە بەس ستیل ئێمە پێوەترێ ستەن ستیل ئێمە ئەمان ناوێ یەڵە بەتاڵی کەیسە لە بەردەمم ئەمانە گەرێ بەتاڵکە ئەیبین یەڵە باشە ئەمە ئیستیل تێوەرە بزان چەند جوانە سێریکە ئەو قازانە ستیل ئەمانە ستیلە ئەمە دیارە بەکار نێناوە ئەمە بزان ئێمە کەی دێنجا بەکاری دێ یەڵ ئەمانە هەڵگرە ئیستا ئەمانەوێ دیڵە ئەمە یەڵە قازان یەڵە حەیاتە سێرەم فڕ نەکەم بزان چی پیس بووە سێریکە ڕەشی و گریسی و هەموو میکرۆبێ لێرا دۆزیتەوە ئەمە چی ئەم فڕنا ئەم فڕنا ئێمە ئاوەستین دەریکە دەرەوە دێڵە بوتتەوە ماساوە ئەم ماستاوە ئەمە بە پێی یعنی ئێمە ڕێنمایەکان ئێمە لەبەرەوەی حسب مواصفات القياسية مدة الصلاحية بيوتري يعني اكسباير نية لسري تاريخي بيونية إما سايبين يلا بطالك سريع يعني أما شبريت أما يسا تبليغ يكين جارة البيبينين أيبين مصادرة يكين يلا بطالك بياس شقت كيف حياة بس جو بقرا بس وردي كي لأنه تلازج ببيت الجهر يصدريك تو زايتون لما الله قبروا لك اختيار كان ببرسي بياز يدانا سي بكتيريا ونخوشية كذا ما بيازك هو أما زو وريق لك يلا داريك ودرك سيريكا أما خامة كيا أم خامة غير بقرة ياكي هو يسبي قرة أم قنيتي هذه تبعني قباقتي حياتي دو وكما بكرة دو بارتا برولو بس بعد نسي باشا أما تسيا سيريكا يا شيخ سيريكا هموي بيسا هموي أما هم رجع شوي باوش الدر كردوها هنما ولا قماشي نما بقرآن لا قماشي نما سيريكا أو تبع بكونوا هنا كيدر كم أو كان محمد أو سيريكا أو أنا مرجي رجبوني مرجي تندرستي لبدينا نية لما نية أما قري أم خامانا زوزو بقوري بس أما ناي قور الناس نسيا موضوع أو غازة قري دري كده درو خالو ببوري بنتي دوما متنورة سياما أما ورا قري إجازة الدنيا أما نابي عاوتو بيكي سيريكا بنيتي أمش بيسي يلا أواني إتلا الخود بو صدري يدني على بار والله صدركم شوري بو يتلو شوري ياك دانيك تيا بلى داني ترش بكرة نابي إن شاء الله بر والله بنا أو غازة در كدروا بس أو غازة ممنوع تيجي أما كاشي ها كاشي يا كاشي كباك نابي تو ما
وا پیس بووە ئەم کاشیە مڕەبع نابێ گەرێ مەرمەڕ بێ مەرمەڕ کاشیاوە گرنج نابێ سەدریە گەرە کاشەکەی بگۆڕی ئەوە چیەوە ئەوە گەرە دۆڵابێکتە بێ دۆڵابەکە هەموو خۆمرە و ئەو شتانە تێگەی لەوێ داینی نابێ زەڵاتە قاش بکرێ نابێ مەمنوعە بە پێی ڕێنمایەکان یەک شتێک ئەوەی لە خواردەمەنی ینی ئەوەی سێوە خەیارە تەماتەیە پیازە ئەمانە مەمنوعە قاش بکرێ هذا مخلينا هيك ويا المي مالته هذا شلون يصير هيك هذا لازم يتغلف شو اسمه ستيل يصير هذا نفس الحال ماكو اي اجراءات مسوينها شوف كله زنجار تشوف زنجار طماطم قلنا لهم ما يصير تثرم قبل ساعات وهذا يتحول الى سم زين ماكو اي شيء اسمه وياهم وهذا قلنا لهم خليه يبدلوه ويا البلاستيك هم مسوينه بعدهم الجداري قلنا لهم لازم يتبدل ما مبدلينه الصواني جداري هاوکار بێت ئەم منجەڵانی کە دکتۆر باسیەکە هیچی شیاو نییە بۆ لە ڕووی تەندروستیەوە هذا يعني هذا اصلا مو باقي ريحه جدريه يا شلون يصير هيك مو هاد الناس اللي تاكل منها بس ما شو اسمه هذا اتلاف بە پێی ڕێنمایەکان ئەمە تەندروست نییە ئەمە سێریکە زۆر بۆنێکی پیس دێت چینکۆ هیچ فایدەی نییە ئەمە گەرە بگۆڕێ ئەمە کوا خاوەنەکەی بابێ سەلام عەلەیکم ئەی چێ پارە وەرەگرێ ئەوەمان بۆ بانکە ئەوەی وا پارە وەرەگرێ چێ لێرەیە هێدە بانجیکە ئەوە وەکیلە ئەوەی پارە وەرگرێ ئەوە وەکیلە سێریکە سێ هذا هنا ينظفون تو سنگوات بینیوە کون بۆ کون سەمە حەقی نییە ئەگەر ئیجازەیە بێیان نەیبێ کوا بابێ خاوەنەکە ئینەکەی وەکیلەکەی بابێ سێریکە سێرە و شیشانەکە ئەو شەبەکانە بۆتە گریز هەر پاکردنەوە نییە بۆ ئەو کاشەی تر بەکار نایەنەوە ئەو حەوزە ئەمە چیە بینیتە چی بۆنێکیە بینیتە سە بۆنت کردووە دەبەست بەڵێ چی ئاخە بەسەرچاو نییە ئیمڕۆ گەرە ناچێەوە ئاخە دوایەت نێنی بۆ محکەمە دوای نەڵێ نەیوە هۆکاری داخستنی ئەم شوێنە بۆ ئەم جێگای خۆی مەوڵەتی تەندروستی نییە لەبەرەوەی دووەمش زۆر پیسە هەم حەوزەکەی بە چای خۆتان بینیتان هەم جێگای ئەو کاتەی وا ماسیەکە وردەکە عینەن پیسە ئەو قامانەمان دۆزیەوە هەموو شتەکانی زۆر پیس بۆیە هەر چێشتخانەیەک مەرجەکانی تەندروستی جێبەجێ نەکە داخین چاوپۆشی لە کەس ناکرێ نا واستەش نایخۆ نا ئەم دوو جایەکسەرە نێنی بۆ محکەمام جارە تا ئەبێ کێشەکە لەگەڵ دوو جا ڕەوانەی یاسایەکەین هەر کەسێ سەرپێچی ڕێنمایەکانمان بکە سپاس بۆ تیمەکانی تەندروستی کەرکووک بەشی چاودێری ئەو بە یەک بەگشتی ئێمە لێرە دێنە کۆتایی بەرنامەی چاودێر لەم پرۆگرامە من کۆتایی پێێرم بەڵام بۆ داهاتوو بەردەوامە بین لەم جۆرە بەرنامانە و بەردەوامە بین لەوەی کە هەر دوکانێک هەر چێشتخانەیەک مەرجەکانی تەندروستی جێبەجێنەکە هاوشێوەی ئەم دوکانەکەی دائەخرێ و ئەو کات لەگەڵ یاسایە دەبێت کێشە و گرفتەکانی چارەسەر بکە. ڕێزی محەممەد عەلی حوسێن حەبیب قبوڵ بخوازن من هاتمە کۆتا.